محترم خاتونگیان بەخێر بیت. زۆر سپاس دکتۆرە. خۆی لەسەر ئەم پرۆسی دەستگێڕەکان کە لە گەڕەکەکانە ئەگەڕێن و چۆنەڵی شت ئەفرۆشن، ئەم جۆرە بازرگانیە هەل لە کۆناوانێ لە ناو سلێمانیە و عادەتەن لە ناو شارەکانی تری کوردستانە زۆر باو بووە و ئەم جۆرە بازرگانیە سەرەتا لە جوولەکەکانەوە کاتونەتە سلێمانی. ئەم بازرگانیە دروست بۆ بە گەڕەکەکان ئاگەڕان و جلی کورتی و پارچەی جلی کوردی و هەروەها بێتەوانێت دروستکردنی دانی ئاڵتون و یان پنە و تیرۆک و ئەم جۆرە شتانە بووە لە سەرەتاوە کە دروست بووە. بەڵام بە نزیک بوونەوە لە ساڵی 2000ەکانەوە ئەم جۆرەشتانە نەماوە، جوولەکەکانیش ئێستا ئەم کارە ناکەن و ماوەتەوە بۆکێ بۆ ئەو کەسانی کە خۆیان کوردن کە بە گەڕەکەکانە ئەگەڕێن عادەتەن هەموو شتێک و هەموو چین و توێژێک و هەموو شوێنێکیش باش و خراپی تایە. لە دوای ئەوانەوانێ ئێستا بە شێوازی عەرەبانە بەیان بە پیکا بەیان بە هەر جۆرێکی تر بێت لە گەڕەکەکانە کە بەم شێوازە بازرگانی ئەکرێت، مەجموعەیەکیان وایان کردووە بە تەسەڕوفاتەکانیان وایان کردووە کە چۆنەڵی ناوی هەموو ئەو دەستگێڕەکانی تریان زڕانوە بۆ ئەو پیاوانش کە دڵیان پیسە لە ژنەکانیان بچێتە لای ئەو دەستگێڕانە کە شت بکڕێن، ینی لەناو خۆیان ناشتی وەوە ئەبیستنەوە کە دەستگێڕەکانی تر باسی ئەکەن وەڵام من وام کرد لەگەڵ فلانە ئافرێتە و ئەم فلانە قسەم کرد و فلانە ئافرێت وا پێکەنی بەدەمەوانێ پیاوەکە ژوای لێت نازانێت چی بکات، مەجبور ناتوانێت سیقە بە ژنەکەی خۆی بکەن، ناتوانێت سیقە بە دەستگێڕەکە بکات، لەوانێ سیقەی بە ژنەکەی خۆی بێ بەڵام بە دەستگێڕەکەی نەبێ چاوەڕێی هەموو شتێکی لێ بکە کە بەرامبەر بە ئافرەتەکەی خۆی بیکات. و هەروەها ئەم جۆرە دەستگێڕانە نزیکترین و چۆنڵی ئاسانترین شتن بۆ ئافرەتان کە لە بەردەرگا شتێک بکڕن، لەوانێ مندەکەی پێی خۆش نەبێ هەموو دقەیەک بڕاتە بازاڕ و شت بکڕیان پێویست پێداویستێکی کار ئاسانی بۆ کردن کار ئاسانیەکی زۆر باشتری هەیە لە بەرەوەی کە بەڵێ مەجموعەیەک پیاو هەیە کە پێی ناخۆشە ژنەکەی بڕاتە دەرەوە بۆ بازاڕ، مەجبور ئافرەتەکە لە بەردەرگا شت ئەکڕێ و هەم هەرزانتریشە هەم زیاتر لەسەری ئەوەستێ بۆ پارەیانەکە. بەم شێوەی بەڵام هەموو شوێنێک و هەموو چین و توێژێک و هەموو بوارێکی ئیشکردن باش و خراپی هەیە، شەرت نییە کە دەستگێڕێک خراپ بوو هەموو دەستگێڕەکانی تروابن و حەزم کرد ئەمە بزیاتر بۆ ڕەگەزی نێرەکان ڕوون بێتەوە کە هەموو شتێک باش و خراپی هەیە و تۆ کە سیقە و بە ئافرەتەکەی خۆت هەبوو کە تۆ زانی و ژنەکەی خۆ خێزانەکە و کچەکە و خوشکەکە و هەر شتێکە ئیتر بێخەم بەلەی لەوەی کە کەسی بەرامبەری هەرچۆنەکە کاتە لە برێەوەی کە دڵپیسی دروستکەوە بە گومان بێ لە ژنەکەی خۆی، ینی ئەبێ جارێ ئەمە لەگەڵ خۆی و ژنەکەی خۆی ئەمە ڕێکاتەوە ئایا ئەم گومانی هەیە لە ژنەکەی یاخود گومانی نییە، چکە هەموو دەستگێڕێکی ژۆک و یەک نییە، دەستگێڕمان هەیە زۆر کەسی بەڕێزە پیشەکەی خۆی خۆشەوێ بە دڵسۆزی پیشەکەی خۆیەکە هەشمانە بەداخەوەکە بۆ شێوازە بوو کە لە کەیسی یەکەما باسکرا. دەست خۆش خاتونگیان